وەلید عەرەبی کاپنی تیپی بالەیانەی هەولێر توانی با سەرکەوتوی بڕوانامەی دکتۆرا لە تۆپی بالە بەدەست بێنێت و ئەو هەموو ژیانی بۆتە بالە و لەم راپۆرتەشیدا حسێن محەممەد وردەکاری ژیانی وەلی عایلەتمان بۆ باس دەکات. بوونی خەون و خولیا بۆ گەیشتن بە هەر ئامانجێک تەنها باوەڕ بە خۆبوونی دەوێت بۆ ئەوەی خەونەکەت بکەیتە ڕاستی. وەلید تەمەنی 38 ساڵە و خۆشەویستێکی زۆری بۆ تۆپی بالە هەیە و خەو و خۆراکیشی بووەتە ئەو یاریە. وەلید بەهۆی بەرزی ئاستی لە تۆپی بالەدا گەیشتۆتە لووتکە، لەلایەکەوە مامۆستای زانکۆیە و لەلایەکی دیکەوە تا دێت هیوا و ئاوەتەکانی لە بوارەکەدا دێنێتە دی. وەلید عارەب توانی بە سەرکەوتووی بڕوانامەی دکتۆرا لە تۆپی بالە بەدەست بهێنێت. وەلید خۆویست نییە و توانەکانی پەخش دەکات، هەر بۆیە لە ساڵی 2016 فێرگەی تۆپی بالەیانی هەولێری دامەزراندووە. توانای منداڵان و گەنجان لە وەشەدا بەرجەستە دەکات. بەڕاستی ئەمڕۆ ڕۆژێکی خۆشە، ڕۆژێکی جیاوازە. من لە سەرەتای دەستپێکردنی یاریکردن بە تۆپی بالە بۆ و هەر حەزیشم بەو یاریە بووە. دوای خوێندنی تاواکردنی کۆلێژم پەروەردەی وەرزشی بوو، لە دوای ئەو تاواکردنی ماستەرەکەم بوو. ئەمڕۆژ کە دکتۆریەکەم لە هەمان کاتدا هەمویان ڕەبتن بە تۆپی بالەوە، بە ئەو اختصاسە عەمەلیە کە بۆ خۆم هەمە ڕەبتم کردبوو لەگەڵ اختصاسێکی نەزەری تێکەڵم کردبوو بتوانم دکتۆریاکە پێبیمەوە. خۆشبەختانە ئەمڕۆ بە سەرکەوتوی دکتۆریاکەم تەواو کردو، بتوانم ئەو هەموو کۆمەڵە شتەی کە تێکەڵم کردووە بەیەکەوە لە ناحیەی عەلمیەوە خزمەتێکی بچووکی شارەکەم و یانەکەم بکەم کە یانی هەولێرە لە ڕووی ئەکادیمیەوە بتوانین چەند یاریزانێک دروست بکەین بۆی لە داهاتوودا نمونەیەکی جوانی وەرزشیمان هەبێت. وەلید عارەب لە ساڵی 2000 دەستی بەیاریکردن کردووە لە یانەی هەولێر. ماوەی 10 ساڵ لەسەر یەک درێسی یانەکەی پایتەختی پۆشیوە. دواتر چەند جارێک ئاڵوگۆڕی یانەکەی کردووە لە نێوان هەولێر و پێشمەرگەی سلێمانی و شۆرتەی بەغدا و دوجار گەڕایەوە یانەی هەولێر و تا ئێستا بەردەوامە لە یاریکردن و کاپتنی یانەی هەولێرە. بەڕاستی نازانم بڵێم چی، هەموو ژیانی من بالەیە، هەموو ژیانی بۆم بەخشی. یەکەم شت ناساندنم لەناو خەڵکاندا بەهۆی بالەوە بوو. دووەم خوێندنی تاواکردنەکەی دکتۆریایەکەم هەر لەسەر بالە بوو، بەهۆی بالەوەش بوو. سێم ژیانی هاوسەرگیری کەشم هەر لەسەر بالەوە بوو. یعنی ئێستا دەتوانم بڵێم تەواوی ژیانم بوویتە تۆپی بالە. یعنی چۆن لەگەڵ بنەماڵەکەی خۆم و خانەوادەکەی خۆم و عایلەکەی خۆمدا دەژیم، هەروەهاش بەبێوان ناتوانم بژیم، هەروەهاش ببێت تۆپی بالە ناتوانم بژیم. بەڕاستی لە هەموو ژیاندا من دوێنێکە گفتوگۆی دکتۆریاکەم کردو ئەمڕۆ لە تەمرین ئامادەمە. یعنی هەر کەسێک کە لە زیاتی من بێ هەفتەیەک پێویستی بە پشوو هەیە بەڕاستی، بەڵام ناتوانم. بیرم لەوە کردوەوە کە ببم بەڕاهێنەر. ئینجا ئەو بیرکردنەوەی من دەتوانن یانەکەمان یانی دەستەی کاژێری یانە یاخود سەرۆکیانە یاخود سەرپەرشتیاری تیپەکەم بڕیا لە سەوداتن لەسەر ئاستی من. کاتێک ئاستی من بە پێویست نەما بۆ یاریکردن یان پێشەوەی بگەمەوە ئاستێک کە بە کەلکی یاریکردن نایەم بۆ خۆم بڕیار دەدەم ئەگەر منیان قبول بوو وەکو ڕاهێنەر من بە خۆشحاڵیەوە ڕاهێنەری یانەکەم دەکەم. بەڵێ لەوانەیە زۆرە هەر ئەم ساڵ کۆتایی ساڵم بیتن و احتیمالیشی هەیە تەمرینی باشتر بکەم و بتوانم ئاستێکی باشتر پێشکەشکەم بەردەوام بڵ یاریکردن. پێشووتر وەلید 3 جار بووەتە پاڵەوانی یانەکانی عێراق لەگەڵ یانەکانی هەولێر و پێشمەرگەی سلێمانی و چەند جارێکیش بەشداری پاڵەوانتی عەرەب و ئاسیاشی کردووە لەگەڵ یانەکەی. لە خولی کوردستانیش چەند جارێک لەگەڵ یانەکانی بووەتە پاڵەوان. ماوەی 10 ساڵ لەسەر یەک لە هەڵبژاردە جیازیەکانی عێراق یاری کردووە لە پاڵەوانتیەکانی دەرەوە. وەلید چەند وەرزێکیش وەک باشترین یاریزانی کوردستان و عێراق دیاری کراوە. حسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پێیام، هەولێر.